تا ئێستا شەکارمان بە شێوەیەکی زۆر باش ئەنجاممان وەڵڵاهی ئێمە وەکو پشتگیریەک بۆ ئەو هاوکار و هاوڕێیانەمان گرتبووینەتەوە کە دەسەڵاتێک وای لێ کردوون بۆ بەسیترین مافی خۆیان بێنە سەرجادە داوای بکەن، یعنی داخوازی خەڵک لە داخوازی نەتەوەی زۆر گەورەوە، لە داخوازی ئازادیەوە، لە داخوازی سربەخۆییەوە بێتە سەر داخوازی وەرگرتنی موچە لە کاتی خۆیە. بەڕاستی زۆر شەرمەزاریە بۆ ئەو شتەی کە پێڵێن دەسەڵات بەو شێوەیە مامەڵە بکات، چونکە بەسیترین پێناسەی دەسەڵات بریتێ لە بەرپرسیارەتی. دایرەی ئێمە کراوە بە دوو بەشەوە، بەشێک موچەی وەرگرتووە، بەشێک وەری نەگرتووە. ئەو بەشی کە وەری نەگرتووە زیاتر پارە ئەیات بە هاتچۆکەی. من لە ماوە داوامەکەم 10,000 بە ڕێگاکە. ئەوەی کە لێرە داوامەکە بە 500 ئەتوانێت بێتە ناو دائیرەکەیەوە، بەڵام من بە 10,000 ئەڕۆم بۆ ماوە تویەمەوە. لە کاتێکا سێرەکەی مدیریەت کە تۆ باوکە بتەوێ نەتەوێ، مدیریەتمان ئێرە ئێمە خۆی تێر کردووە و مناڵەکانی برسیم. ئێمە بۆ بایکۆتمان کردو بۆ نەدانی موچەکانمان، موچەی مانگی دوومان وەرنەگرتووە. اینجا ئێمە ئەم هۆبانەی هۆبەکانی بەش دەرەوەی شارین بەڕێوەبەرایەتیمان موچەی وەرگرتووە. ئێستا وەکو خۆمان کە هاتووی تا ئێستا بەڕێوەبەرەکەمان نەهاتوێتە دەرەوانێ بڵێ بۆچی لێرن بۆچی لێرەنین، ئەبۆیە ئەوانش لەگەڵ ئێمە وەریان نەگرتا تا ئێمە وەری نەگرین. و ئێمە دوو مانگم بەسەریان ڕۆشتووە، وا موچەی مانگی سێدا بەزی، ئەمە موچەی مانگی دوومان وەرنەگرتووە. ئیتر ئێمە وەکو خۆمان بایکۆتمان کردووە تا موچەکان وەرنەگرین داوام ناکەین.